بەشێک لە دوکاندار و خاوەنکارەکانی کفری تابلۆی سەر شوێنکارەکانیان لادەبن. هۆکاری ئەم بابەتە ئەو باجەیە کە حکوومەت بۆ هەر مەترێکی تابلۆی سەر دوکانەکانی داناوە. ئەم باشدانانەی سەر تابلۆ نیگەرانی لێکەوتوتەوە. تابلۆ چی سزایەک، چی سوودێک، چی زەرەرێک، چی سوقلێ لەسەر تو هەیە، یاخە حەزارەیە جوانە، وەڵام من لایەدەم با وەکو قەندەهار بێت، وەکو ئەفغانستان و پاکستان بێت. ئیتر ئێمە لە وڵاتێکە لە وەختی چۆن لە ناو شاخە بەردینەکانە بووین. ئێمە خۆمان لە شارێکین کە ئێستا ئیشی تێدا نییە و حکوومەت باجی خستۆتە سەر هەموو شتەکان و ناتوانین ئێمە بەردەوامبی لە ئیشکردن، چونکە تاوەکو ئێمە 2 دینار ئیشکەین ئەبێ دینارێکی بۆ حکوومەت بێ و حکوومەت باجی خستۆتە سەر هەموو شتەکان و ناتوانین بەردەوام بین گەروا بێت. بڕیارەکە وایە کە بە پێی مەتری 2 جار باجی تابلۆی سەر دوکان لە خاوەنکارەکان وەربگیرێت، بۆیە خاوەن دوکانیش تابلۆکەی لێ دەکاتەوە. بەڵام شارەوانی دەڵێت ئێمە لەگەڵ بڕیارەکە نین و تا ئێستا جێبەجێشمان نەکردووە. ئەو بڕیارە دیارە بڕیارێکی کۆنا پێش چەند ساڵێک هاتووە، بەڵام تاکو ئێستا ئەو بڕیارە نەکەوتۆتە بواری جێبەجێکردنەوە لە سەرجەم گەرمیاندا و لە کاتی هاتنی هەر ڕێنمایەکە بۆ ئەوەی ئیشی لەسەر بکەینەوە بڕیارە و دیارە ئێمەش قسەی خۆشمان خۆمانە بێ لەبەرەوە حەق وایە بارودۆخی شاری کفری ڕەچاو بکرێت، چونکە کفری وەکو پێویست ئیشوکاری تیانە. باج خستنە سەر تابلۆ و ناونیشانی شوێنکارەکان ئاستەنگی کار بۆ خەڵک دروست دەکات. لێکردنەوەی تابلۆکانیش سیمایەکی ناشارستانی بۆ شارەکان بە دوای خۆیدا دەهێنێت. سامانکەریم کورد چارنیوز، کفری.